بەڕاستی سەیرە تاعیناتەکە کراوەتەوە بە شێوەی ئۆنلاین هەنێکمان بڵێنەوەی کە پڕی کردوێتەوە باسیەوە بکەین کە خۆمێک یەکم لەوانە هیچ خاڵبەندیدا نەنرا بوو سەرەتا ناوەکان هاتوۆتەوە فول نەعەدالەتە فول واستەیە ئێستا دەرەکەوێڵە بە پێم خاڵبەندیە خاڵبەندیەکەش دانەنراوە ئەم کەسە ئەو نەیهێناوە من دوو ڕۆژی ئەترازدا ئەنێم مەسەلەن ئێترازە نووسم ئایا خاڵبەندەکەی من زیاتریا خۆ دیێوان ئەمە ئەسان ڕوونیە بڵند خۆبەخشی نەکردو خۆبەخشیم کردو 2 ساڵ و 4 مانگە حالیان تا ئێستاش خۆبەخشم ئەمە یانە چی لە ساڵەکانم کەمە لە 2013 من دەرجووی 2012 بۆ 13 بەشی پەرستاریم لە هەڵەبجەیە تەحەداکەم بزانە پەرستاری کتیایە 2012 بۆ 2013 تاعین نەبوو بێت هەمویان تاعین یعنی ئەمە بۆ مەسەلەن چ لایەنێکە چ شتێکە چ دەستێکە ئەمە بەڕاستی زۆر نەعەدالەتیە ئەوەی کە هەمومان ێستا قسەمان لەسەرێتی بەرپرسی بەڕێوەبەرایەتی ئێرەیە تا ئێستا ناتۆتە دەوام کە ئەمە دەوامی ئاوا بێت یعنی بەڕاستی من ئەڵێم شایانی تر قسەکردن و شتی وانیە و لە هەموو شوێنێکە لە هەموو بارەگایەکە لە هەموو ڕێکخراوێکە با بڵین ئەگەر نەعەدالەتی و بە شێوەی با بڵین واستەکاری هەبێت کە ئەمە جۆرە نەخۆشیەکە نابێت لە تەندروستیە هەبێت تەندروستیانێت یعنی تۆ ڕێکخراوێکی شوێنێکی چارەسەری خەڵکەکەیت تۆ خۆت نەخۆشیە خەیتە ناو خەڵکەوە ناو گەنجەوە بە تایبەتیەوە تا گەنج هەمووی نەخۆش کرد یعنی بەڕاستی ئەمە خۆی نەعەدالەتیە من ئەو نەدەرکەوتوم لە کامێرامانەکانە لەو ساڵەوەی کە تەخەڕوجم کردو من هەر خۆپیشاندانێکە کرێ ئامادە بووم بەخێر بن سەرەتا دەستخۆشتان لە یەکەم ئێمە لێرە گرت بووینەتەوە سەبارەت بۆ ناوانەی کە لە پێیجەکان بڵاو کرایەوە بۆ خەستەخانەی بیارەوە کومیلە ئەمان داوای سیکەسیان کرد بە شێوەی ئۆنلاین کە ئەم سیکەسە ناویان بێتەوە بگەڕێتەوە بۆ خەستخانەکەی بیارە بەڵام ئێستا 130 کەس ناوی گەڕاوەتەوە بۆ خەستخانەکەی بیارە بەبێ ئەعلانکردنی خاڵبەندی بەبێ هیچ شتێک ناوەکان هاتوونەتەوە خاڵبەندیان لەگەڵانیە دوایی خاڵبەندیان دانا ئەگەر بین و بە پێوەری ئەم خاڵبەندیە بگەڕین بەناو لیستەکەی تەنانەت 20 کەس بۆ 30 کەس نادۆزینەوە کە بە پێوەری ئەم خاڵبەندیە دانرابێت لێرەدا بۆ تایەتی دەرەوەی وڵاتی تەواو کردو و ناوی هاتوۆتەوە ئێستا ئەم تعدیل شاهادەی لەکوێ بۆ کراوە تایەتی 2020 بۆ 21کە تەواوی کردو و ناوی هاتوۆتەوە تایەتی لە ئەهلی تەواوی کردو و ناوی هاتوۆتەوە پار فرمانی وزاریان بۆ کردن لە مانگی حوتەوە هەموو خۆبەخش مافی هەموو خۆبەخشەکانیان فوتان لێرەیە ئەڵێ بۆ هەر ساڵێک خۆبەخشی فرمانی وزاری دەخاڵی لەسەرە بەڵام بۆ 5-6 ساڵ فرمانی کارگێڕی خۆبەخشی تەنها دە بۆ 20 خاڵی لەسەرە لێرەیە مافی خۆبەخشەکان خورا ئەمەش بۆ هەمانە لە 2015 بۆ 16 من کە خۆم یەکێکم لەوانە تەواوم کردووە هێشتا تاعین نەبوو بەڵام 2020 بۆ 21 کە فرمانی وزاری بۆ کرا لە ڕێی حیزبەوە یەکێک بوو لەو چل کەسانەی کە دانران بە حساب بە گرێبەست ئێستا ناوی هاتوێتەوە ئەمانە هۆکاری چین ئێستا ئێمە ئەمانەوێت لێرەدا بەپێی ئەم خاڵبەندیە ناوەکان بڕوە ئەگەر خاڵبەندی بکرێت و لێرەیە بەپێی و خاڵبەندیە بڕوە دڵنیان لەوەی کەسی کەس بۆ چل کەس زیاتر ناویان لە فۆرمەیە دەرناچێت بۆ تاعین بوونەکە هیوادارم بەدەم ئێمەوە بێن دکتۆر ئازاد بێ هەر کەسێکەوێ بەدەم ئێمەوە بێت ئەم کێشەیەمان بۆ حەل بکات و مافی خۆمان نەفەوتێ مافمان نەخورێ من لە کیمیابارانەکەش ناوم هاتەوە ئەو کاتە بەڵام چی بوو بەواستە کەسێک چی شوێنەکەم و مافم خورا بەڵام لێرەیە ڕێگە نادەم کە مافم بخورێ چونکە من 43 خاڵم هەیە ئێستا لەسەر پەنجاکە هەیە 14 خاڵ بۆ 15 خاڵی هەیە ناوی هاتوۆتەوە لە ناو لیستەکەیە کە من 43 خاڵم هەیە وەک خۆم ناوم نهاتوێتەوە لە لیستەکەیە ئایا بوو ئەم قەدرە بوو هەمانە 50 خاڵی هەیە ئەمەش بوو یعنی لە پێناو چییە ئەم قەدرە کراوە ئەم ناوانە لەکوێوە هاتوون بە چ شێوەیەک دانراون تکایە بێن ڕوونکردنەوەمان بۆ من دەستخۆشتان لێکەم و بەخێر بن سەرچاو بەڵێ ئێمە وەکو خۆپیشاندەران وەکو خۆبەخشان هاتوین بە ئێمە یانوت 30 کەس دا ئەمەزرێن بۆ خەستخانەی بیارە یعنی قەرار نەبوو 130 کەس بێ ئێستا کراوە بە 130 کەس لەگەڵ ئەوەی کە کراوە هیچ بە شەفافانە بەڕێوە نەبراوە ئێستا ئێمە نازانین خاڵبەندیەکە لەسەر چی دانراوە من خۆم ساڵی 2014 تەواوم کردو بەشی شیکاری 2014 تەواوم کردو 2012 مان هەیە تەواوی کردو هێشتا ناوی نهاتوێتەوە تاعین نەبووە لە 2015 شەوە ئێمە خۆبەخشیەکەین یعنی ئەو ماوەی 7 ساڵ ئێمە خۆبەخشیمان کردووە حسابی خۆبەخشیەکەمان نەکراوە چونکە وتیانە فرمانێکی کارگێڕیتانەیە بەڵام هەمانە 2010 و 19 و 21 ناوی هاتوێتەوە ینی پار تەواوی کردووی ساڵ ناوی هاتوێتەوە ئەوان ئەڵێن فرمانی وزاریان بۆ کراوە فرمانەکەی ئەوان کاری پێ ئەکرێ بەڵام ئێمە 7 ساڵە خۆبەخشیمان کردو کاری پێ ناکرێت
هۆکارەکەیشی هەم بەڕێوبەرایەتی ئێرێ و هەم وەزیریش یعنی بۆچی ئەبێت بۆ بڕێک کەس بیکات خۆبەخشیەکە بک بە ئەمری وزاری بەڵام بۆ ئەوانی تر نیکە یعنی ئەگەر حیزبایەتی نەبێت و ئەگەر واستە نەبێت چ جیاوازیەک هەیە یعنی 2011 تەواوی کردیان 2014 زۆر لە پێشترە لەوەی لەگەڵ یەکێکە 2021 تەواوی کردبێت ئێستا من کەسێک یعنی ناوی بێتەوە تەعین بێت پێش خۆم تەواوی کردبێت پێم ناخۆش نییە چونکە مافی خۆیەتی بەڵام کەسێک 7 ساڵ دوای من تەواوی کردبێت ئەبێ بە چ خاڵبەندیەک بێت ناوی هات بێتە ئەگەر واستە نەبوو بێت.